باسمان لەو ڕووداوانە کرد کە ڕوویان داوە لە ئەنجامی خۆپیشاندانەکان خۆشبەختانە لە شاری کەلار زیانێکی مادی کەم هەبووە بەڵام بەداخەوە بینن لە شاری کفری زیانی مادی زیاتر هەبووە و قوربانیشی لێکەوتوەتەوە بۆیە ئێمە لێرەوەکو لیژنەی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان دەستخۆشیمان لە ئیداری گەرمیان کرد و ئێستش لێرە بەڕێکەین بۆ شاری کفری بۆ ئەوەی مەدانیان ئەو گژی و ئاڵۆزیانە ببینین کە لەوێ ڕوویان داوە و زەرەر و زیانەکان و قوربانیەکان چی بوون بۆەوەی لیژنەکەمان بگەڕێتەوە لە پەرلەمانی کوردستان دانوستان لەسەر ئەو بابەتە بکەین و یاداشتێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەین. ئێمە بە دۆداچوونمان بۆ سەرجەم ئەو بابەتانە کردووە ئەوەشی کە دەست بەسەر کراون سەرجەمیان بە ئەمری دادوەر دەستگیر کراونەوەکو خۆتان نزان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرجەم ئەو کردە ڤیدیۆیانیان ئەو ڕسمانە بڵاو کراوەتەوە کێت و نوتیژی کردووە و ئەمری دادوەری بۆ دەرچووە و بە ئەمری دادوەر سەرجەمیان دەستگیر کراون و پاشانیش بە کەفالەت ئەوان ئازاد کراون.